چۆن کەناڵە مۆرەکە پەیامەکەی دیمەشقی بۆ مەسعود بارزانی گۆڕی. باشێک لە میدیاکان ناوەڕۆکی بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی سووریایان گۆڕی لە پێناو پاراستنی شکۆی سەرۆکی پارتی. شێوازی ڕووماڵکردنی کەناڵە مۆرەکە و ژمارەیەک میدیای دیکەی پارتی بۆ بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی سووریا بە دەستکاریکردنی چەند وشەیەک گۆڕانکاری لە ماناکەی کرا. بە شێوەیەک لە بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی سووریادا ئاماژە بە ناوی چەند وڵاتێک کراوە و لە کۆتاییدا ناوی مەسعود بارزانی هێنراوە و سوپاسی دەکات بۆ ڕۆڵی لە پشتیوانیکردنی یەک پارچەیی و سەروەری خاکی سووریا. بەڵام میدیاکەی پارتی دەڵێت سوپاسی ڕۆڵی سەرۆک بارزانی دەکەین بۆ هەوڵەکانی لە پێناو سەقامگیری سووریا کە بەکارهێنانی وشەی سەروەری و یەک پارچەی خاک کۆدێکە بۆ ڕەتکردنەوەی هەر جۆرە خۆبەڕێوەبەریەک و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکان لە دەست شەڕەبانان. هەر لەو بەیاننامەیەدا باز لە ڕۆڵی ئەو وڵاتانە و مەسعود بارزانی کراوە و دەڵێت سوپاسگوزارین بۆ ڕۆڵی کارا و بنیادنەریان. بەڵام کەناڵە مۆرەکە با شێوەیە گۆڕیوێتی کە دەڵێت سوپاسگوزارین بۆ ڕۆڵی کارا و بنیادنەریان لە دوای شەڕی هەڵەب. دەستەواژەی دوای شەڕی هەڵەب بوو ئەوەیە با خوێنەر بڵێت بارزانی دەستی لە شەڕەکەدا نەبووە، بەڵکو دوای شەڕەکە هاتووە بۆ ئارامکردنەوەی دۆخەکە. بەیاننامەکەی دیمەشق تایبەتە با ئۆپەراسیۆنی دژ بە هێزەکانی یاسایش لە شێخ مەقسوود و ئەشرەفیە. بەڵام ئەو میدیایە هیچ ئاماژێکی بە شەڕەکە نەداوە بە ئامانجی دوورخستنەوەی سەرۆکی پارتی لەو دۆخە سەختەی بەسەر کوردانی و دووگەڕەکەدا هێنرا. بە جۆرەی بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی سووریا ئەو وڵاتانە و سەرۆکی پارتی ڕۆڵیان هەبووە لە گێڕانەوەی سەخەمگیری و ئاسایش و سەروەری و یەکپارچەی سووریا. بەڵام ئامانجی بەیاننامەکە لە میدیاکەی پارتیدا گۆڕاوە بۆ بابەتێکی دیکە بە دەستکاریکردنی چەند وشەیەک لە بەیاننامەکەدا.